لأن حما علي من وعد ما يتكي كاكو ريكلامو هو كم هاوريان سلاوتان لبيد أو لا با هو حما علي اللي ريكلامي قرا خرمان والسروب يكتان بير نتير سكي وقتي أو يدي ريكلامي أماكن دوای بۆ دەکەم اینجا شوشوگیاری ناوی تدروا بزاری ناوی بۆ کوێ ئەم بەیانە لەگەر شیشی گیانە هاتوین نانی بەیانی لێرە خوێن لە کافترای کوزونە کۆزۆن لە سیتەک چ خواردنێکی هەیە جارێ مێخلەمەیەکی هەیە چاوەکەی نەتەقیوە ماستەکەشی مانگایە مانگا مانگای چیدا دە خواردنەکانم دەرەجە یەک زۆر اینجا بە خواردنەکانیش تامشا من بەسیریکە سيري مخلمة يا سيري وهم ترتيباتها هاوريان بس ورن بو إيرا حياتي ناتشن بو شوني كيتر الله بيجينا بوم قيماغ كيلو قيماغ خوتوها مرزان فنجي لي ما يزور ناشرين يا كيتوش سيري وهناري لسر واو 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 أتي بشربتك كيف بدي زيتون لا دنيا نية زيتون براستي كوزون حلينية درجة يكا خيرا ولا ليرا نان بخون زررناك واش بكين بلامتي جاب هاوريان ورن بو إيرا بو كوزون لسيتك دورن خيرا طبعا انا كسمع بخوني خيرا بتيم ولا حما علي ركلامي السروبيا كي بوكي انجا قرا خرمانك كون بلا كي لاشتا كاكي شكان زورينا عالم الدوائر ركلام ماليه كان باش اوي شكل دي يلا دي واو اشتكاني زوزو بترتيب ادي تطالق من هوايات امشتي ادي بجواني بيخو خوشا ابو بلزتها درجيك تشاو كشينا تقي وسيريكا ازاي تقينم وشيا مهمة دبينا بارتشيك هادي بومني بلا ربا قلتيها ألم بو بين ألم السفري بو مان بيتو هم يبرينو بمالو بوي وجي لي ده خوي آخر مزور بخوا مزور زي قيت عايش ما جت عني ورد عني شو هلا بنوس تخوي نوس نعبقي نوس وات وشربتي هنارة ما هو كروبة لذتها بعمل الشربتك أبو ريتش كم بريه أما نهيني شي أخو قاعد أخو ده سدريج أخو قاعد أقول ميزك الشو شیشان جواب بله خواردنەکەی زۆر خۆش بەڕاستی خۆش بوو جواب بگەل ئەچم پارێم ڕیکلامە وەرەگرم تۆ بچۆ سیارەکەوانە ڕێگە چیم بۆ لای حەمەعەلی با ڕیکلامەکەی ویش تەواو بکەین ڕیکلامی ئەو چییە؟ ئەوە نەبوو قەرە خەرمان و سەروپیەکە؟ جاتخوا قەرە خەرمان و سەروپی ڕیکلامی هەیە شیشی تۆ زۆر چێ وەڵام بۆ دەرزی و دەزویەکەم دەخێرا ئەوە من ڕۆیشت دە باشە ئەوە منشە ئەوەی بە چەند ڕیکلامان کرد؟ دوان بوو یاسیان بوو ئاخە سەیری کە قەرە خەرمان و سەروپیەکە بە یەکەوە حساب بوو ئاوا؟ ئەی پارەکەی کۆ دەبێ پارەکانم بەردی ئەی باشە نابێ باهینی سەروپی و ڕیهنەکەش وەرگرم هی قەرە خەرمانەکە بۆ وەرنەگرتووە؟ نەوەڵا ئەبێ سەروپیەکە پێ بگا ئینجا بچم لە سەری چیپەکە پەتەکەی بگرم و ڕای کێشم و بیکەم و بۆ تۆ مۆلیدە ئیش پێەکە یان جیپاڵە بچڕی ناخۆی ئوسڵی ڕیکلام وە ئەی نابێت نەتیجەی سەروپی قابلە هەر سەر و قاچەکەی پیشان بیت و تەواو دە باشە بێنە هینەکەم بەرە خێراپاری کافێکەم بەرێ ئەی باشە کافێکە دەپەلمەکە بەبێکە وەریگرم هەمووی ئەو وەرنەگرتو ئەوش وەرنەگرتو بۆچی چییە؟ جا دوو وەرەقە و بەرەکەی دوای دەمێ هەر چی دوو وەرەقە وە تۆ بەجددیت ها؟ بۆ ئەی خۆی هەژ وەرەقە بوو دوانی بۆ تۆ ڕوبعێکی هی توێ بە زاتی خۆکە ئاوا خستمیتە خوارەوە ناڵم هەڵسیتەوە سەیریکە دوو وەرەقە بەرەکەوێت ڕیکلام وایە من پێم وتیوتمە ڕوبعێکی بۆ تۆ سێ ڕوبعی بۆ من ئەمەی تۆ پارەیە خێرا نایم آخر ناخۆشی وەکە ها شوانە ئەو شتانە مەڵێ لە تۆزیزی چۆن پێرێ باخشتەکە ئەڵێ هینە پشتی تۆی نێشاوە ئەی چۆن جینم مەکە ئیزعاجم مەکە
ئەو پارەیەمەی تێ بە زاتی خۆ ئەگینا خوا ئەوەچیت ئەوەی کێشم بتەقی سەرتا چیشی خەریکە ناخۆشیەکەی بێنەوە نازان باشە یەک دقیقە ناوەستم بێنەوە پارێ دوو وەرەقەی چی بێنە ڕێگنی واونی و نییە دوو وەرەقە زیاتر نییە آخر ناخۆشی مەکە دەناخۆشی مەکە بێنە بەرێ چۆن سەیکە من قسەم خۆشترە لەو لای بە ناتەوێ مەتەوێت بەخوا مەکە بێنە هەمووی بەرێ هەمووی دێست قڕام نەکردو ئایبە بابە دانیشتە ئەدی بەخۆتن ئەوانە دەیتە لەیە کورە لەیە لای بە باقی ئاکتیڤ دابەزیوە کورە دابەزیوە دانەبەزیوە هەردوو چاو دەرهاو با بە پیشانی خەڵکی نەی با بزان ئێمە عایلیکی بەختەوەرین دەزانین چی باقی ئاکتیڤم دابەزیوە هەردوو چاو دەرهات دەباش دێ خۆتان بەختەوەری وا تەسویرە بەس پێشوێ تەسویرکەی یەک دینارە نایەمێ تەسویرە من هەموو ژیانم بۆ توێ شیش گیان ئەزانی چۆن هەل لەوەیان نییە نازانم بوو ئەمە نەخۆش بوو ئەمڕۆ من سپاسی تۆکەم ئەو هەموو احترامی منەگریت من هەتا ماوە مەمنونم جا بۆ ئەوەی کەوا خەڵکیت بزانێکەوە زۆر بەختەوەری سەعیدین زۆر مێ پێشە لەبەر لوتم بازل دەبێت ئێستا ئەچین سواری جۆلا نابین سواری حندەلحۆ ببین با خەڵک بزانێ چەند مرتاحین چەند زەریفین چەند لەطیفین بچین تۆزیە جۆلانیە بکەین قوربانی بێنە خێرا نایم بێنە پارێ دینارێک باوکم بەزاتی بەریە ئەمەی تێ باشە نامی خۆتی نەکەمەڵێ کوڕەکەم ڕاوەستاوە لای بەعدم لای بێنە پارێ نایم بێنە دەناخۆشی مەکە کاکە دوو گەڵای لەمە دوای ئەیەمێ دوای دەبخە دوای تۆش دوایی نێ بێ سێکسە بەماتێ خێرا بێنە ئەمەی تێ بچم با ڕیکلامی ئەزانین چێکی ئەها ئەو جۆلان و یاریکردنە نامێ تەڵماش ناکەم بێنە ئەو پارێم بەرێ ڕاست دەکا ئەمەی تێ باشە نامەیتی خۆڵە خەڵک بێنە کاکە تۆ دووەرە قلەمی خۆڕام نەخێ نەکردووە بێنە چوارم ئەی تێ بەخوا هەستی وەرگێت و چوارم مایکەمە دوێنە شو لە حەوشە خەڵک بێنە ئیتە بالێ بێنە ئەوکەمە قوڕات تەسویدانەکە بێنە خێرا ئاخر سەیری کە ناخۆشی مەکە بەخوا ئەمەی تێ خێرا دە یەک دەقە ڕاوەسم ئاڵێ بە خوڕنەژی بە هەژ نەمان کردووە دەی شوار ئێ باشە دە باشە دەی ئەوە ئاخی جایشە لەگەڵ تۆ من سناپ بکەمەوە بابزانین نەگرتلان بۆ کەس لەگەڵ تویان ناکەم بەڵام هیچ سەرروپێکە جارێ نایەمێ کە ئەویش هاو ڕێک نیوە نیوە دوایی نەڵی ئەگەر یامی تێ لە جێ مەڕەکەی بم ئەتۆ یەک دەقەت خۆ ئەڵێن باوکەژە دەمیژ ئەکتیڤم دابەزیوە دەما بڕین ئەها شوێنی یاری کرد و شوێنە خۆشە لێوێ هەجەویکە ڕۆماسی وەرگو پێکردنی باشە بەڵام کوڕ و باوک بەجیا کەسابەت بەجیا قبول $100 لێسن نانە باوکەژە $100 زۆرە وای خوا دە تۆ چۆن دڵیە باشە 50 نانە دابەزە زیاد کاکە بە 70 زیاد 50,000 زیاتر نەخە تەواو 20,000 بەخوا زۆر چۆنە بە تەمامە بە کوڕە بە 5 وەمەکەیت ئەگەر نان نایکەم باشە ڕازی تەواو ڕازی 5,000 باشی تۆ 10,000 بەرێ دەتو دەمەرێ بێنە دەم بەرێ کاکە ئەمە 10,000 تۆ پێنج لای من ئەو قسەی پیاوانێ ڕێککەوتن باوڕۆ بۆستە باخۆم بەختەوەرکەم بۆستا بەڵام ئەها بە ئەکتیڤم بەرز بزانم چۆن خۆتان بەختەوەرەکەن دەبڕ بڕێ بەخۆی بالێ بم کوڕ کاکە نەجات بەڵێ گابێ بتنیشتەوە فەرموو با دوو قسەی برایەنە بکەین بەڵێ کاکەنجە باوەڕێ بێ ئاوا بڕوە ئەبێ بچینە ماڵەوە چوار مشکەی دانیشین و هیچ شتێک نەکەین ئێ بۆ سەبەب بەڕاستی ئەکتیڤی پێچەکەمان تەواو دابەزیوە ئەزانی بۆ دابەزیوە لەبەر ئێمەشتی چاک دابەزێنی ئەوە لەبەر ئاوە دابەزیوە ئەخە بە قوربان نایە بۆ شێوەیە تۆ بەڕاستی ڕێگری بازە شتەکەی نابی بکەی کاکە کا حەمە ڕەشی جان بە قوربان من قبول ناکەم بەعزێشتە دابەزێ و شیرازی خێزان تێ بچێ ئەمەوێ ئێمە بچینە ناو خێزانەکان ئاشتیان کەینەوە وەکو ساڵان هاتوچۆ یەک بکەن ئێ باشە کاکە ئەوەش بکە و لە لای چکوانێ ئەمانی کشکە بە قوربان ئەوەی کە بیرت ئەوێ ئەوەکە ئەم ڕەباوێتی من حەزم بەو شتانە نییە ئەوە لەم ڕۆژانە شتێکە بینی پیاوێک وەکو جەناب دوو ئەوە سمێڵی تو ئەو بوو ماڵی ئەو بچێ بۆ سۆڵات کەچی دانی شۆلەتی بەبە بچکۆلە مەگری بەرخۆلە حەت تەریقە بوومەوە ئەو هەموو لایک و کۆمنتی بۆ چوو بوو تو خۆ ئەمە ڕاستە کاکەجان بە قوربانە بەخۆ پێم وتی ئەمڕۆ خەڵک ئەمێ گۆرە من ئەوەم ناوی یا شتێکی کەسێ دەکەم ژنومێردی هاتم لەسەر مۆبایلەکە وەڵا ئەبێ تەلاقم بی ئەبێ تەلاقم بی کابراژی تەلاقێنە بەجارێ 9 ملیۆن کەس و سوێتی تەلاقی بە داوای تەلاقی خۆ بکە چۆن ئەم شتانە برێتە سۆشیال میدیا کە تۆ کاکە حەمەجیان کە شتێکی ئاوا بێ
کێشەیەکە بێت لە ماڵەوە چوار پیاوانە بۆی سڵحکە نەک دانیشێ لە سوۆسیال میدیا حەیە بەقڕ خۆی بە سۆشیال میدیا بیبینی ئەم خەڵکە چیەکە و چی ناکە نابێت کاکە ئەبێ لە ماڵ چی بێن عنی توی زەرەر بین دانیشین ئاژاو بنێن لە ناو عایلی خەڵک بەخێر بێ جان ئەکتیڤی پیجەکە چۆنە هەر وەکو پێشترا ئەرە وەڵای گوڵە هەرەکو خۆی بووە ئەزانی بۆ سارە جانەوەی ئێمە دابەزی و باوکە ئێمە شتی چاک دابەزێنین خەڵکی شتی چاکی ناوێ شتی خراپی و تا تۆ سیری تۆ تیکتۆکچەکان کە یەکی خۆی ڕوو دەکات یەکی قسە بە وەڵێ شەڕەکەن هەزاران لایک و کۆمنتیان بۆچێ بە قوبرە سیر کە کچەکە مەلایکی بەڕێز حەدیسێکە خوێنیتەوە چوار کۆمنتی بۆ ناچێت کاک نەژاد تۆ بێ لەگەڵ ڕای خەڵکیابی ئێستا خەڵک حەزی لەو شتانەیە بێ ئێمەش ئەکتیڤی پیجەکەمان بۆ بەرزکەینەوە نابێت دادجیان ئەگەرەوە بکەینەوە شیرازەی وڵات هەر هەمووی تێکە چێ بە خێزان نامێنێ من حەزم بەو شتانە نێوەکو خۆم کاکە جان ئێمە مۆزەفێک زۆرمان هەیە بە قوربانی چاوم ئەی خەڵک نابراو بێ مەعاشانەیە تۆ واز لەوە بێنن من بیرۆکێکی زۆر باشم هەیە ئەکتیڤی پیجەکە شەفڕێت ئەنجامەوە ڕای ئێوە وەربگرم ئێستا دوو کەس هەیە لە سۆشیال میدیا زۆر ناوبانگیان پیا کردووە شیشی و شوشو چی شیشی شوشو چییە؟ کچێ من شیشی گۆشم بیستوە دادەجات تو خوا عیب نێ دانیشێ خەڵک سەر لەسەر شیشی شوشوش بکە؟ ناویان شیلان و شوانەیە ئەمە ژن و مێردێکن ئەنجا ژیانی ڕۆژانەی خۆیان بڵاوەکەنەوانێ جا تو خوا عیب نییە خەڵک ژیانی ڕۆژانەی خۆی لەم فەیسبوک و شتیا دابەزێنێ وا نییە ئیسفادەی هەیە بۆ خەڵک خەڵکێکی زۆر متابعیانەکە پیجەکەی ئێمە شەفڕێ بەبوونی ئەوانەوە من حەزم بزانم ئەنجا من ئەمێ بڕۆ مەقابلەیان بکەم دەبڕۆ بە ئیشی خۆتەوە ئەگەر ئێوە ئیزنم ئەین و ڕازین لەسەری ئەوە من ئەڕۆم و ئیتر مەقابلەیەکیانەکەم و بۆ ئەی خەڵکیشی ئیسفادینەکە و ئەکتیڤی پیجەکەشمان بفڕێن بڕۆ بۆڵی جان بڕۆ ئیشی خۆ بکە دە زۆر باشە ئەوە من ئەڕۆم ئیشەڵا قسەی لەسەرەکەینەوانێ باشە باش بڕۆ باوکە کاکە جان ئەبێ ئیشەکانمان هەوا بڕۆ بەساقم ئەمڕۆ خەڵک چییە ویست ئەبێ ئەوەی بۆ دابەزێنی هاوڕێیان خۆشەویستان سێرم دوو هاوسەرە جوانە دایک و باوکم هیوادارم هەموو هاوسەرێک وەکۆم دوو گوڵە جوانە بن دایمە دڵخۆش بن ئەها ماشەڵڵا سێریانکە الله نەکەوم دەی باوکە دەی دڵتان خۆش بێ تیژیکە دەدەی دێوکەنە سوابەستکەن کە دڵخۆشین ئەی کە سەعیدین ئەڵێم باوکە ئەڵم بۆ هەڵاسی سواری خلیسکێنێ بیدەی بە ئاکتیڤم زیاتر بەرز بێ نانە دەتۆ هەڵسو باوکەت خوا دە دڵم مەشکێنە باوکە نانە دەتۆ دڵم مەشکێنێت ئۆ خوای چونکە ئێمە بەختەوەرین ئەبێ بۆی بکەم نانە خەمرە بە دوای باوکە جەم بە فۆتۆشۆ سمێڵەکە لابم نەکەوی ناکەوم چیشی ئەمرم لە دوای تۆ ناکەوم دەی بژی باشی خۆم بەس باوکە وریا بە گیر نەخۆی چە خۆ بەخوا بە قورعان باوکە دانیشی لێوێ قەچەیە لە عەرزەکە عایلەیەکی بەختەوەرین هەموو یاریەکە بکەین ئافرین باوکە دەی زۆر دڵخۆشم ئەزانی ئەوە چەند مهم و بۆ من باوکە چەند ئەکتیڤم بەرزەکاتەوە باوکە جان کوڕم لەبەر لوتم ئەخ دەدەی ماشەڵڵا باوکە جان چەند سروسیشی دەدەی با بچین بین لە شەقەی باڵ و بفرین بۆ ئاسمان نازانم بووە منە دڵخۆشین دەبڕسەکەونە باوکە دەیشیتان بادانی چۆیکیان پاڵی بیرۆنێ دەی ئەخ دەتیژی کێکێک دەدەی دازە دایکە من پاڵ بنێم بە باوکتەوە بابە دەتۆ هەڵسە خۆ لە خێزانی ئێمە کا فەرقیشن و پیاوێ دەتیژی کە بۆ باوکە دی قاچەکانم چوڵێنە باوکە ئافرین باوکی خۆم بڕۆ بۆی دەی بەسە کوڕی من دەدەی باوکە تیژیکە ئەی دەچی بکەم مەخەبووم دەتوانێت دەبستە بەخۆمەستەوەش خۆ بۆیە تو پاڵێ بە منەوە بنایە دەدەی قەیچێکە شیشی ئەگەر لە وریابن ئەزۆ سەری ئەینەکەی توە یەک دەقە باوکە ئەوە دەرگا دەڕاکە کوڕم بزانە چییە؟ چیەوە؟ بەڵام نازانم ئابڕۆ بە قوڵ دڵخۆش بن نەوەکو با میوانەکان کە هەر بزان ئێمە عایلێکی ساکەوشی وەڵا نازانم و کوڕێ کاکە چۆنن سەرچاو کاکە بەخێر بە جدی ئەمە ژانیە بەدەست ئێوە چی بووە؟ من خوشکەکەم معجیبی ئێوەیە باشە ئێمە وان ئێمە بەختەوەری ئەڵێ ئەو خێزانە بەختەوەرە زۆر من چێژیان لێ بینیمەوانە لایکتان بۆکە کۆمنتان بۆکە بەس ئەزانی کوڕەکەتان چی کردووە کوڕەکەتان نامەی بۆ نێرێ ڕستنی بۆ نێرێ بەجددی کاکە من ئەمە قوبڵ ناکەم ئەم جارشتیوە ڕوودا ئەزان چێکەم یعنی تۆ یەک دەقە تۆ ئەزانم چێکەم تووڕەمە بە دەتۆ تووڕەمە بە یعنی نامەی بۆ خوشەکە ناردووە بۆ خۆت
نانە کاکە عیبەوە خۆمی چی بۆ خوشکەکەم ئەزانین بۆ گەمیش کاسە سرم لێت دەرناگەم نازم بۆ خۆی نردوێ بە خوشەکەی بۆ خوشکەکەمی نردووە بۆ خۆیەکەم ئەم جارە کاکە گیان شتی وا دووبارە بێتەوە بە جدی تۆ ڕابوو ئەخە دە تۆ سەیری کە تۆ بەسەر چاو کاکە خۆی مەعایلێکی بەختەوەرین ئاخر نابێ نابێ جدی وا نابێ شتێکی تریش بۆ شتێکی تریش بۆ خۆیەکەم ئەم جارە زلە ئەو شتە بکە ئەزانین چیت لێکەم بلۆک دەکەم تەواو بەسەر چاو من تەواو ڕامگرن نەنە ڕاگەتن نییە لە ئێرە ڕامگرن خۆشیمان بەردەوامە ڕامگرە سادق سەریعیکە سەریعیکە دۆ مسکاڵاشتان لێکەم لای پۆلیس نانە بە قوربانە هەرچیەکەی باسی پۆلیس نەکەی بۆ ئێمە بێ ئەتەکێت نازم باوکە چه سەیری ماکەم نام سەوتی نەهەیە بوو ئەمە کوڕم تۆ بوو تۆش خەتای تۆیە وەڵا خەتای تۆ ئێمە بەسەکەی سادق عیب ناکەی تۆ ئەلەو بەڵێ ئەوم مقابلەتانەوێت بۆ ئەکتیڤی پیجەکەتان بە سەر چاو بەسەوە سەیریکە من بە دەقە ئیشەکەم 5 دقە تەسویرتان بۆکەم بە 5 وەرەقە ڕازیە هەچ کاتێک هاتن لە خزمەتتانین بە سەر چاو یاخوا بەخێر بێت 250 بۆ خۆمە باوکە $50 بۆ ئی بۆ بوو ئێوە کاکە ورە من خۆم ڕێیسی سناپچێکان نیم بە قوربانی خوا بم فێرم کردی ئەی چۆن تۆ بابێ قسەیەکی لەکەین دەڕۆڵە تۆ پاڵێکم پێوە ئەیچی بۆ هەوای پاڵی تۆرێ بەخوا من بە زۆر سەریع عینەکەی بۆ پێشەوە یاخوا بەخێری سەر چاو بەس بەڕێزم من عادەتەن لە ڕێکلاوەکانمە پێش وەخت پارە وەرەگرم هیچێکە دوای بەرنامەکە خۆڕانە نا ئاخر هیچم بۆ ناوترێت تا پارەکە نەخەمە گیرفانە ئەوە زۆر باشە کێشە نیە 5 وەرەقەیە من یاخوا بەخێر بە سەر چاو حەزەکەی تەسویرەکە لە کۆ بکەین باشە وەڵاهی ئەوێن پێ باشە من ئاخر سێری کە تۆ ئەمە هەموو زاویەکانمان تەسویر کردووە چکە من دایمە خەریکی داهێنان و ئیبداعم ئەم جاریان حەزەکەم سەرمان بەقەڵەکنە ئەو جوۆلانەیە ئەخر چۆنە سەر جۆلانە بەرنامەکە بابا زۆر جوانە نەزانم دەیەڵە کێشانە بەدەست یاوەرسێکتا وەرنەم لای دانیش بەس باوکە باەکەم جار ئەو دانیشێت لەبەری با تاوازنەکە ناکەوی تۆ دانیشە یانم سکەڵی ئەی ئاخر بۆ ئاوا هیسیامان نەوەکو ئەو ڕۆژنامە لەسەر هەڵگەڕێتەوە نییە دە تۆ سادق ژیان دە تۆ چۆرە ئەوە قەیچێکە ئەبێت ئاسایی ڕێگە و پێ ئێ من بەخوا بکەمەوە $500 تا لێزن سادق تۆ چیت من کوڕی تۆم لە خزمەت تایم بۆ پرسیارەکە تاو حازری والله یەک دقه وسط خوا پەنجەی بیامانێ ئەرە باو خەجوت کە لە کافتریایی چییە؟ چاکەتێکە لەبەر کردە سەرما دەبێت درەنگە با دەست بکەین فەرموو باخر بە ساقە بموتم باگە تۆ سەرمابێ منیش نەخۆشکەوە مەکو تۆ ئێمە ئاوای بەڵێ فەرموو کاتمان زۆر نییە با بەرنامەکە سڵاوتان لێ بێبینەرانی خۆشەویست بۆ ئەمڕۆ چەند کەسایەتێکی دیاری سۆشیال میدیامان بانگێش کردووە بۆ بەرنامەکەمان ئەجا حەزمان کرد کە ئەو سۆز و خۆشەویستی و ئەو پێکەوە بوونەی خێزانەکەیان نیشانی ئێوەش بین هەتاوەکو ئەم خۆشەویستی و تەبایە لە نێوان هەموو خێزانێکا ببێت اینجا سەرەتا حەزەکەم بچینە لای کاک شوشو بۆ ئەوەی خۆیتان پێ بناسێنێ من بە دەستکەرە هەچەنە تا ئەوم کەسف نەکرد بەس لەمە خاتی تۆ لە ئەسڵ لە تەسکەریان ناوم شوانەیە ئەم غەدارە کردووی بە شوشو خۆشی ناوی شیرینە من لە داخاکردم بە شیشی زۆر بەختەوەریە ئەوەش کوڕەکەمە یاخواخوا خۆشیێتان لێ تێگەیان اینجا حەزەکەم چینە لای پرسیاری یەکەمم ئەمەوێت پێم بڵێ نهێنی سەرکەوتنی ئەم خێزانە جوانەتان چییە؟ چێ باوکە سەرێشە؟ چی بوو؟ بمزانیا یەکەم پرسیاری ئەوەیە بە 50 وەرەقەژە مقابلێن ئەوە ئەمان هەروە سەڵبەتچین هیچ نییە فەرموو بەڕاستی یعنی نهێنی خۆشەویستی ئێمە هی ئەم خێزانە زنجیرێک هەیە ئەوسا عەدنان قەیسی و حەرقل بەکاریانەیە ناپچڕا هی ئێمە ئەو زنجیرەین ئەو زنجیرەین با هەموو کەس بزانێ بە حەیاتی ناپسێ یا ئەڵڵایەکە شۆفڕی دنیا دەهێنا ئێمە ئاوای ئێمە ئێستش کە دانیشین ئەڵم ڕۆحەکەم بەیانی و باش هەستە قاوەکە حازرە خاوەی ئێمێ
ئەوە کوڕەکەمە قاوەتی تورکی نەخێر قاوەی ئیسپرۆسۆی حەزیەیە بەڕۆحم بۆ یەکەم ئەمانە بەختەوەرین بڕوا ناکەم هیچ کەس لە دنیا هێندەی ئێمە بەختەوەر بێت ئاخ کە خۆشمەوی حەزەکەین پرسیارێک لە تۆ بکەین چ هۆکارێک وای کردووە کە ئەم هەموو خۆشەویستیت بۆ کاک شوشو هەبێت وڵی شوشوکیان خۆی زۆر شیرینە و زۆریش قەدری منەگری و منی خۆشەوێ ئیتر منیش چۆن ئەوم خۆش ناوێ اینجا ئێمە بەرهەمی ئەو هەموو خۆشەویستیە ئەو کوڕە جوانەشمان هەیە زۆر بەڵێ حەزەکەم پێمان بڵێ کە تۆ خۆشەویستی دایک و باوکە وای لێ نەکردووی کە حەز بکەی ژیانی هاوسەرگیری پێک بهێنی پێشەشی من ناوم سادقە چیتەق سا ئەوەی ڕاستی بێ من ئەو ناوە باوکم هەر بڵێن پێشتر ویستی دەستکاری کە ئیگۆڕێ بە تەمای ویستم بیکەم بە سوپرایز لەبەردەم سۆشیال میدیایە سادق تۆزێک ناخۆشە ئەوە نییە بەس گوتم ئەیکەم بە سەیسی خۆی معنای نییە بەڵامی بەڵێ پرسیارەکانت بەڵێ وەکە زانین ئێمە ئێستا مناڵی ئەم سەردەما بە هیچ شێوازە ڕێزی دایک و باوکیان ناگرن لە قسەیان دەرەچن ئیتر مناڵە چێتە کافتریە هەر یەکە و خەریکی شتێکە بەڵام تۆ چی وای لێ کردووی تا ئەم تەمەنە و ماشەڵڵا ئیتر زۆر گەورەی ئەنجا ئەو خۆشەویستی و ڕێز و احترامە بۆ دایک و باوکە چ شتێک وای لێ کردووی بەڕاستی یعنی بۆ قورعانەکە قسە بۆکەم دڵم بڕە بێ خوا ئاگای لێ تەنانە بۆ تاڵێتەکەش پرس بە دایک و باوک مەکەم تێگی یعنی حەلاق چییە سەر چاکردن چییە بەخوا تا پرسی بێنەکەم ناڕۆمە دەلای ئەر بەخوا بینەران سێری مناڵی ئەم سەردەمەکەن و سێری ئەمە ئەسان مناڵی ئەم سەردەمە هەر ناچێ ماشەڵڵا جیاوازم ئەنجا پرسیارێکتری زۆر شخصی ئەگە بتوانێت جوابم بێت لەسەر ئیزنی ئێوە خۆشەویستە هەیە تخوا پرسیارە تخوا پرسیارە تخوا باوەڕی لە پێشی قۆمێ بە دەرەوە کوڕم بۆ من لە ڕومیەت بۆ من لە ڕومیە شەرمەکەم باسی شتان لایوانە بکەم باوەڕۆ قەناعەت بێت لەم شوانە کچەکە دی بۆ ناردم هەتا پرسم بۆ باوکەم نەکرد وەرم نەگرت حەدی شێ بێ پرسی شیرازەی خێزانی ئێمە لە کەوانەیەکە خێوەشێسی خۆشەویستی هەمووی ئەوەیە خۆشەویستی من و شوشو نەبووە و نابێتەوە چۆن خۆشم ناوێ بەرهەمی ئەو هەموو خۆشەویستیە ئەم کوڕە جوانەیە قوربانی پرسیاری شخصی ئەمرکە کاکی مسەوەر تۆزی پاڵێکمان پێوەنێ هەر خۆشە ئەوەنە بەسە گێژە بم بگڕێنەوە فەرموو نهێنی ئەو تەسبیحاتیە کە لە سۆشیال میدیایە زۆر وڵاوەتە لەو پرسیار داستانەکەی پشتیمان پێ بڵێ چییە؟ وڵڵا لەبەر مزگەوتی گەورە کڕیم بە 3000 جنە هیچ داستانی دەبڵێ ئەو بۆی کڕیم گەورەتان ئەی تۆ خات و شیشی هیچ دڵە لە کاکشوش و پیس نییە؟ نا هەرگیز ئەویش لە حەمامی ژنان بێتە دەرەوە دڵی لە پیس ناکەم چونکە مێردی من چاوی بس من ئەبینێ لە ئەو شەریفتر لەسەر ئەرزی خوا دروست نەبووەتەوە ئەمە شەریفەکەی تۆیە؟ بۆچی چییە؟ چۆن چی بووە؟ چی لە بەرنامەکە شەوێ شتێکی دانام نش خوێنمەوە بەدڵم بوو لایکم کرد کەچی داوای عیلاقەی لێ کردم بڕاستە؟ هینەکە نەبێ ئەمە ئەمە خێزانە بەختەوەرەکەیە؟ ماسی لە سەحنا پەیجەکەی تۆیە؟ ئاهی منە وەمزانی پیاوە خوا خەڵک خۆشەویستی لەگەڵ پیاواکە؟ ئەمە بێ پیاوان چی سەر لە قوڕنێمە بەدڵمان بێ داوای عیلاقەمان لێ بکەن کورە من هەر زانیم تۆ هیچ و بۆچی زانیم کە هیچ نی باشە بەختەوەری چی و تەڵە باشی چی من کردمی بەم پیاوە بینەرانی خۆشەویست ئەمەش ئەو خێزانەیە کە وا خۆیان پیشانێن لە سۆشیال میدیایە کە خێزانێکی زۆر بەختەوەرە بەڵام ئەمەش حاڵەکەیانە بۆیە هیوادارم هەر چاکێکی کۆمەڵگا ئەو خێزانانەی کە ئاوا لە سۆشیال میدیا وا خۆیان دەرەخەن کە هایلای بەژین و ژیانێکی زۆر خۆشیان هەیە و ژیانێکی سادەیان هەیە بەڵام لە ژیانی ڕاستەقینەیانە ژیانێکی زۆر مەرتەوازۆ بڵاو وەکو خێزانە کە وا پیشانیانە زۆر تەبان زۆر لە ناو یەکە ڕێکن ئەوش حاڵەکەیانە خیانەتکردن و درۆکردن لەگەڵ یەکە بۆیە هیوادارم هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیە باوەڕ بە ئەو شتانە نەکەین کە لە سۆشیال میدیا بڵاو بێتانە فەرمۆش حاڵەکەیانە تەسویری بەڵێم حەبسە بەڵێ گیان
نازم هەر لە خۆمەوە خەریکە برسیمە بێ بۆ ئێوارە چیمان هەیە حەزی لە چییە چی ئەمرەکەی ئەو بە حەزرەکەم چاوەڵڵا ئەگەر بە حەزی من بێ من حەزم لە شێمەحشیە بەدووگەوە ئەیە ڕۆژێ مەحشی بۆ کابرا شێمەحشی زۆر خراپە آخر بۆ خراپە بۆ خۆ من سیحەتم باشە بۆ تۆ چی لەیەکی آخر بە قوربانە بم شێمەحشی تەماتەکەی سوورەکەیتەوە ئەڵقە پیازەکە سوورەکەیتەوە قیمەکە سوورەکەیتەوە باینجانەکە سوورەکەیتەوە هەمووی سوورەکراوە زۆر خراپە باشە سووری کەرەوە خۆ من نەموو تۆ شیری کەرەوە یا مۆری کەرەوە شتێتمێک کە بەگاڵتە زۆر خراپە ئەوە والله خراپ تووشی هەزار نەخۆشیە بی ئەرێ ژنەکە بابە تۆ زۆر سەیری شکر نە زەختمە نە شەکرەمە نە پرۆستاتمە ئەها سەی قیافەشم کە ئەها ئەوەش قیافە میتر خۆ تو زۆر سێری والله دانی شاڵی داری بنێشتی ئەوە نەوێرانی والله ئیتر خۆ دڵ مهمە و عەقڵ مهمە هەردووکی ئیشەکە بەتەمای تا چەندی کە ئەوە ئیشکە والله خوایە بێ ئیشەڵڵا بۆ خزمەتی ئەم ئاواییەم نیازم هەیە 30 ساڵی کە شۆخابم ئەیە ڕۆ خەڵک بەتەمای سەعاتێکی تر نییە 30 ساڵیی والله بالمناسبە با پێ بڵم خەڵکی هەمی گلەی و لێکاڵن باواز دەکوێخایەتی بێنە ئەمە یعنی چی؟ باشە ئاخر لە چیان کەمە چ ڕۆژە شتێکیان پێویستەوە من خزمەتم نەکردوون معدل بە چوار دەوریانەوەم بێ بەڵا بیت بەخوایتر خەڵک گلەیەکەیانە لای من و ژنوشتانە هەمی بیستومەتەوە نەجات دقایق گیان تو بەس پێم بڵێ نەجاتی بۆچی ئێستا ئیشم پێێتی ژنەکە نەجات وەرە جۆرەکە ئەمە ئەخور ئەم نەجاتە کورە ئەمە ئەولای خۆمە بەخوا لە ڕۆژی وایە فریام کەوتووە پێم بڵێ بزان بۆ چیتە ئەم شەوخوا بە خێری بژێڕێ خێوێکم بینیوە لە خەومە مناڵێک لە شیوێکە ئەگریا بە دایکەکەی وت خوشکەکەم ئەمە بۆ ئەگری وتی وەڵا 3 مانگە ئێمە نەگۆشتی مریشێ نەگۆشتی حیوان نەمخوارد ئاگرم تێبەر هەرگەڕم گرت ئەو بۆیە بڕیارم ماوە دوو جوانەگاکەم بە خێر و بەشی من خزمەتی ئاوایی خۆمەکەم ئەو دەسوو دڵەوە بەمەوە نەباش من لە خزمەتی خۆم ناوەستم نەجات بەڵێ شوێ خاجم بەڵێ ڕۆڵە بانگ دەکەم تۆ لەکوێی تۆ بیوی وڵی نۆڵە ئاخاجان داوای لێبوردنەکەم لە باخەکەم خەریک گوێرەکەم و دەگوێ بگرە ئێستا چی بۆ مەیانی حیوانەکان دوو جوانە گاکڕیت ئەزانین چیە چۆ خاجان داوای لێبوردنەکەم بەڵام تو ئیشارت بۆم نەکە یعنی جوان نییەوە ئاخر تۆ زۆر ئەزانین تۆ خەریکە وەزع باش نیە هەستم بۆت ها هەڵێرە پڕشەقێکم تا هەموو چوار دەوری باخەکە کە شتێکم وت بڵێ باش بەسەر چاو ئەمرن نەمێ بەسەر چاو بەس تو تێ پڕشەق بەکەی بەڵێ نانە دیارە ماشەڵڵا قیند و قیچ و چەنەبازی بۆ چیتە ئاخاجیان ئەو جوانە گەشتە جوان لەوێت یەکەی لەگەڵ کوڕەکانە سەری بڕۆبی کە بە پارچە پارچە و تێگەی تەوزیعی کە بەسەر هەموو ئاواییە ماڵ نەمێنێ بەرینەکەی بەس آخر ئاخاجا ببوونی چیەوە ئەمە وەڵڵاهی خەوم بینی و ئەمەوێ ڕەتی بەڵا ئەوە بڕوات و ئەو مناڵە هەستی شەکەم ماوەیەکی زۆرە خێرم نەکردووە بە ئاوایی تۆزی ئیسفادەمان لێ بکە بابا ئاخا بەجددی دەسو دڵە باشە بەجددی دەسو دڵە باشە بەڵام من یەک گلەیم هەیە لە خەڵکی ئاوایی یعنی ئەوش هەمیان نا چەند کەسێکیان بە تایبەتی عادل و ناسیح بۆ چیان قوربان هەستەکەم ئەیانێ ئەو کەنەژێر و بێنە شوێنەکەت حەدیان چییە بەخوا ئەو دەبسێز دا چۆرە بێت تۆ هینکە ئاخر تۆ چۆن باسی ئەوشتانە خۆ من نەموت و ئەوان وتوانێت و بوو بۆ من هەڵەس باشە بەس خۆ بوو جوابە بایەتەوە گوێ بگرە ڕۆڵە تێیان بگەێنە بڵێ کوێخا قایر ئەیوت هەتاکو ئەو دڵم ئاوا بێت و هەتا عەقڵم لە ئیشا بێت من هەر خزمەتکاری ئەو ئاواییەم کێش لە من بە پیاوتر خۆی دائەنێ بابێتە نانە ماش سەیری جسمم مەکە ئاواییە ئەرێ کوێخە من هەشتێ لە دڵمە ئەمێ پرسیارێک ئەمە حەد جەنابێ هەر لە مناڵیەوە بڵین قیافەتە ماشەڵار ئاوا بوویانە پڕێگە نانە خۆی تا هەشتا عیبم نەبوو هەنجۆ خێر ئاوایی باز ئێستا خۆ ماشەڵڵا کوێخە نازەم ئێستا قیز بیتەوانێ ئێستا کوێ لە پڕێگەوە لێتەوە ئەڵێم کوێخەوە تەوان ببوورم قسێژەکەم پاشوشتن و قسانە بڵێن ئیسقان و ئەمانە دەڵێن وڵڵا کوڕم ئەوە فترێک نازانم چ سەگ بابێک بوو ماتۆڕێ لەگەڵ لە ناوەڕاستەوە خۆی بەدوامەوە ئیتر میسەڵانم تەقی ئەڵێم ئاغا خۆ پارچەشت باغەوشت نییە بەس میسەڵانم چەنە زۆر ئەزانی بڕۆ نەجات کاکە نەجاتمان بە باشە بەسەر چاو بەڵام وتێ کوێخە دوو جوانەگا بێنم دەبسێ بەبەستمێ وتم زانم دوانە کڕیت
ڕێکتو بۆ مایانی حیوانەکە باش خۆش بوو چی و پێڵێ ئەوە بکڕە و تەواو باش جا ئەو تخوا ئێستا ڕوون داوای لێبوونەکە ئەرێ کوێ خاتوو دوێنێ وەرقەیەک یان مێمەش گەشتیان بیکڕە هەمووی بکڕە بەس دەخ لێ لێکشت سەرم دەرنەکرد چییە نازانم نووسیتە 4 کیلۆ لوقمە قازی ئەیەڕۆ لوقمە قازی بۆ چییە کۆرە نەگەوە کوێ غاژن واز لەوەش بێنە لەم لاشۆ لە ژێر و نووسویەتی 4 قاپا محەلەبی دەبوو چیتە ئەمانە بە قورئان تووشی شەکرابیت تو ئەزانی چۆن تۆ سێکولە لوقمە قازی سەگە ئەخورێ کاکە قیر و سێ لە شیرینیەکەش ئەی ئەو دەستی حەبێ بۆ چییە حەبی چیە حەبی بۆ چییە کۆرە حەبی تەشەنوجات دەڵێن تەشەنوجات ئەم فەقەراتەمە ئەو فەقەراتە نەجات مەی کاکەمل پشتێنی باشم نەڕۆم دەی تاوا هەروەڵە بکڕم دەبڕ بەس بڕۆ سوەرەڵێم هەموو پرسیار و شتا تۆش دەڵەبات و داواکاری زۆر زۆرە بە قورئان ڕۆژت لە پرەکاس تا خەبیتەوە بەسەر ئەوە بەو جۆرەکەیە و تۆ سڕم بپارێزە حەق نەبوو باسی ئەو حەبوشتە بکە لوقمە قازیمانە ئەو بۆیە کا خۆش دەوێت لەبەرەوەی کە سڕەکانێ بۆ ئەپۆشێت بەسەری پێغەمبەر بیرم چوو پێی بڵێم چی بڵێم حەوزەکەم بۆ پڕکە لە ئاو ئەمڕۆ سەلەمە لەمە نازیە بەڵێ ئەرێ ئەوەرە ئەدمرد بۆ مرێنێت و 4 سەعاتی خوا خەریکی جردەوە تۆ خەریکی چی چۆنی کاکە عادی وەڵڵاهی پسام بەدەست ئەم بینایەم کڕی و ئەم هەیکەلە ئەمە تۆزێ تەعمیری بکەم و ژیانێکی تیا دروستکەم دەی خێری پێوە بێ خێری پێوە بێ کاکە دەی بۆ هاتووم ژات هاتووم بۆ مەسەلەی شوخاقارە چی کاتێک جا تەمەنێکی بردووەتە سەر و بام شتێ بکەین محاولێ بکەین زانی انتخاباتی شتێک نەجات نابێ وەڵڵاهی خۆ منیش پێم خۆشە کاکە گیانم کابرای تەمەنی هەڵکشا و ئاها لە ئان و دەقایە بمرێ بەخوا ئەویش بمرێ لەسەر کورسەکەی هەر خەڵکی ئاوایی یەکتری کە لە پاچاکەن باشکم ئینشاڵڵا لەنا ئەو خەڵکە کاکی شێبەرز بێتەوە بێ بە کۆخە بوو وەڵی تۆ کۆخایەتی لێ نایە کۆخایەت هەر بۆ خاڵە واس دەبا بچین بۆ لای خوا گەورەی چی هەڵە بژێرن من مشکی لەو نێ بەساخە یاخوا بە خێر بێن سەر چاو بۆ سێری کە ناسێ ئەمڕۆ لە خۆمەوە چاو مەفرەوتم میوانمێت وتم قازێ بخەنە سەر ئاگر هەرچی هاو نسیبی بوو یاخوا عافێتی بی دیار نسیبی ئێوەی تێکەوت دەستی ماچەکەم دەست گەورەی ئێمەی یاخوا بە خێر بەسەر چاوت ئەمرکەن هەستەکەم بۆ شتێک هاتبن ساحب ئەمربی ئاغاجان ئەوەی ڕاستی بێوەڵا بۆ شتێک هاتوین بەڵام خەجاڵەتم حەز دەکەم کاکە عادل پێ بڵێ تۆ پێی بڵێ بەخۆ بەخوا من ناوێت عادل چییە ئەگەر هەڕەشیان لێ کردووی پێم بڵێ بە قەبرێ باوکمی تێ چۆ دەمانچەیەکی چواردەخۆریان بۆ هێناوە ڕەشمار چۆنە ئاوا تەقەی نەکردووە دەرێنم شانتان بم ئێمە تا جەناب وەستابی چی حەد هەیە تعدامات لێ بکەن ئەیلاوانە خزمەتکاری قوربان چاو ماچەکەم بۆ چی هاتوون وەڵڵاهی چۆ خاجە ئەگە پارەتان پێویستە قسە بکەن کاکە ئەی خەریکە دڵم کرمێ بێ ئەی عەجیب هاتوون یعنی چی وەڵڵاهی چۆ خاجان چۆ عەرزکەم خوا شتێک پێڵێم بەس لات ناخۆش نەبێ و بەلات و گران نەبێ بابا من دڵم گەورەیە بە قوربانە ئەزانین تۆ دڵی جەناب گەورەیە وەڵڵاهی چی بڵێم نازانم جەنابێ لەخوا بە زیابێ ئەمر هەڵکشاوە و ڕۆژتاورێنە ئاواییە هیلاکەبی بۆ ئاوایی بۆ ئێمە و حەز ناکەیت ئەو هەمە عەزێتە بکێشی جا ئەگەر بکرایە حەزمانێک انتخاباتی بکەین و یەکێ بخەینە جێگای جەنابێ یعنی من تەمەنم هەڵکشاوە وازێک کۆخایەتی بێنم بەڵێ قوربانە وەڵڵا لەبەر خاتی جەناب یعنی انتخاباتی یعنی چێمە چ کەرێکە نیازی بێتە شوێنی من وەڵام قوربان آخر نوقسانیتان چییە بۆ بمگۆڕن ها خزمەتم نەکردوون بەرە وەڵڵا چەمەکەیە هەموو دەقێک بە سەعات بۆ تەمبەر نایەمەوە پێینی کیمیاییم نەیاونەتێ هەرچیتان ویستووە لە خزمەتتانان نەبووم داوای ئاوتان کردمە وتوە بەسەر چاو داوای نانتان کردبووم بەسەر چاو داوای وەڵاهی نازانم لەم داوای چی ماوە ئاخر قوربانجان هەموو شتێک بۆ کردوین ئەمانەوەی لەمە لە ئەو ئەرکە نەخێنە سەر جەنابێ وەرە بابە ئەو کەی قسەیە چۆن لە ڕوودانێت ڕوو بەڕووی من وا بڵێن عیب ناکەن داناوەشێن دەبڕن کاکە بڕن بەلایش خۆتانە واسن وەڵڵاوتم خوای بۆ چی هاتوون ئەی شۆخە لە قازەکە نەخۆین نە ئەو قاز و گۆشت قابلی بازە ئێوە هەقا هین بخۆن بەس ئەم تریتی نان وەکو مراوی دێخوا حافیز بڕۆن بابە بڕۆن سەیری کە جوتە
عادل بلا بلا ولا في اخو من بسام مالي بقرنا تيجي ولا سرا وتبا وخليكي جخوا بخير بي لو وقتي خويا هاتوي امني وروينا بو والله يكون كان تلفوني عكرد وتي الماسيه هينين يوالي برجلي بيقول اخوان دي اخواني بري ان شاء الله وقتي يا اخوان بخير وقتي ودي عادل شان بو بخدوان على بخير اخوك وكرو بابرجنا كيما نشوخا عمري خويك كنا وان نلي بسري جو او ناس كنا زارمر اه والله هي خر بسرم بو خويا او شو خويا او نسر خويا وابزاب سري هو ما نخو او يجي لنا دخيراك بلا بابر انت باش واصل انا بيرتي باش وش والله تخبى ما كريم الخير شيء أما نجان نجولي كاكا عادل او خليك شيء والله أو حوزة باها كمان بو أي كاكا جا خونا زاني شو خا بخوا حبتي دوجا سر مليتي بو بلا جزاني شو خا أو بالراسة بخوا جلي تايبتي ملية براسي شورتك كا عنوان رنيتي فورا والله عقل نايب الراب شيء يوخن شيء بقول والله تراوي يا كاكا اليوم توازو بينا اليوم كاكا جنبو بشو خاينالي خود تاني اوجنا الناس كل ناس داري امري خواي كده اترسم الروج بيت لسشو اكيد بشرو بده باندز لام كوجه لاوايكا باواز لو شو خايتي بيني شو خا اخو من موجوده محازه كم أزاني عادل يكشتي حزناكم يوم طبعا دوالي بردناكم ادي تو طوابي اي بو هو تو بزديتها اي نعرف والله كل وشو خا يا وري بتمام شبو دعوة الجن راس أي شيء فورا مالي أي شيء هاي قربات سارم بقران ام شو خايزو مشكله يكشتي باب يولا بسري خسري هرهم ما نخوا أو شيء أخويا حلو أخويا من يتوا اي قربات دبرة دبيري شيء ما كانوا رونا جو خالا والله ما تمن درجه وبشيله بتمام شتو شو راجي شو خا والله نايبين سبري يعني سبري وبو أدوري خنامك كولخ كوخا اي علم خزع لقبري أجدا وآبام سلاجة كما حلبيت يا تياتي بس بونا هنا مخرابة بوشكلك ونشيريني مخو أخذت سبري من أوم بيك بخوا عادز ما بزور تليسي سيحة في باشا بيت تليسي نعم ميكو أول شيء ها شي نازم كيف مزوق خنجة حزك بولانية كبا سلام سبري سبري بس بك كودستي شكاوم بس كيوخا بس كي واوتري هاي صبري قل فروش قل دانا هاي دلاكم بدلاك دويلو ويلانا اواوتري كيوخا وياك توزي كم بوبليرو بحستم لا بكا دكبي لا خلاص يا كبي دانيشا حزكم باين بوت نانا دانيشا كيوخا جان بخوا كيوخا دايما دعامك لخوا بارامو أمو خوا يكي ركبك كيبا توشمو لخوا بزيابية كآواي أو نلي ورازين أو رجت شو مناو آواي هرتيجني آواي بو بآواي توبن كالقلتو هاوسري كان اتروني بي خوش بو كمن هاوسري تو من يجتم لخوا بزيابية كمنش هاوسري كيوخا كسيكي باش واي ترخو دنيا كآواي سبري اترخو بشاوتي وشاكو بومي أنا بخوا هلوي أول شيء درقاية نانا دانشا ناتواني خواتونا بيتو أكوي نانا دانشا أي الروك خاجانا بخزمتي قبري باو ودايكم إن شاء الله لو بالايا شو خا يقولوا قل كلام الزرمانة شيبو والله بتو دانشي لنا خوش يسيقي ورهين من ناصح من خوش عمري خوايق لا حول ولا قوة إلا كورة زي الله يتر أما تمنا كشي توزي حلق شابو تمني شو خا هي أو ناسيح تمني ناسيح أو كويستي بيتشوني من كل شو خا جا ناسح ما كوريتوش هاي هوان أخذته سيدي كرولا أو ميشكوشتي طاو نبو ماشي أو طاونا أي هر خيالي الله خلق بو حد بغيل بو أي بو أو أما نبيل كيت ولا مولو خمو خفض قوي أولي أي بو شكرتو صحة باشا أنا والله دويني براستي الدكتور وتي كهاتي خير هين مخو أم شيريني وشتان نان مخو بافاسي كي شكل الزغط بكم والله بيرم تو شوار محل بيلاقى شش باقلاوتي كلام كد خواردم دواي نتيجة كي سيرك موتي والله شكرك وهشتايا وتم أي زغطة كموتي هنا دوان زبا هشتا
ئەڵێ کوڕێکی هێشدە ساڵیت لەم تەمەنایە دەوەڵی شوێخا یەکشتی پێ بڵێم من لەم ڕۆژان چون فەحسم کرد بەخوا شەکرەمە بۆری دڵم ژیراوە تێگەی زەختمە یەک شۆنم بە ساخی نەماوە تو ئەمە مەشغوڵە کوڕم چۆن تۆ هێزتری تۆ بەعزە شتێک هەیە یعنی ئاخە سەیری کە بابە تۆ نابێت تۆ خەفەت بخۆی بەڵام وەڵا دراوسیەکەم لە وەزعی لە من باشترە وەڵا فڵان کەس کچەکەی شووکەی من بۆ شووی نەکرد ئەوە بۆچی فڵان کەس خۆ ئەمە یاوە تێ نەیاوە بم ئەم مێشکەی تێگەیش چیەکە بێت تێگەل چ دەی ئەیاتە دڵە تووشی ئەنوە ئەوشکان نەخۆشی دەکەن چۆخە منێک پرسیار لە تۆ بکەم ئەی بۆنە بەس ئەمێ بزانم نێنی سەرکەوتن و لە ساخی تۆ چییە کوڕی من بۆ ئەم ڕۆژیم بیل لە سبەینە ناکەمەوە خێر و خێراتی خۆ بکە خێری خۆ بکە و پیاوەتی بکە و بێ بەدەم ئاوە ڕۆژێتەوە سەر ڕێگاکە و ئیتر ئەوە نەبیر لەوە مەکەرەوانێ بەغیری بە کەس مەبە دایمە ئەرێنی بیرکەرەوە دایمە مێشکی بۆشتی خراپ و مراب نەچێتەوە و ئیتر خۆ ئەمریش بەدەست خوایە یعنی هەر ئەوەیە بەڵێ هەر بۆ ئەمڕۆ بژی ئەی تۆ نەویستووە ئەڵێ ئەو نانن هانە ئەمڕۆ لە خوانە شەمبیللا ڕاستەکەیت چۆڕۆڵە ئەڵێم جا سەلاجەکە مەحەلەبی تیا هەیە ئەجا ئاغاژیان ئەو مێشک ساڵفەی تۆ بەخوایە قاب مەحەلەبیشی تیانە بێ ئێستا چمە شار بە کارتۆن بۆ تێنم بە کارتۆن قابیلیت خۆیان خۆشیێمان لێ تێگنێ ئامین